يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتاری ڕابردوودا باسی ئەوەمان کرد کە ژیانی هیچ مرۆڤێک پڕاوپڕ نییە، لێوان لێو نییە لە خۆشی. بە دڵنیاییەوە لە درێژەی ژیانی مرۆڤدا کۆمەڵێ هەوراز و نشێو، تاڵی و سوێری، ناڕەحەتی و ئازار یەخەی هەر یەکێک لە ئێمە دەگرێ. جا ئەو نەخۆشی و ناخۆشیانەی کە دێنە ڕێگامان یان خوای پەروەردگار بەسەرمان دێنێ کە هەمووی حیکمەتە و ڕەحمەتە، یان خۆمان بەدەستی خۆمان بەسەر خۆمانی دێنین و خۆمان هۆکارین، نەک خوا لێمان بەسەر بێنێ، یان خەڵکانێک ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بەسەرمان دێن و هۆکاری ئەو ئازار و ناڕەحەتیانەی ئێمەن. لە وتاری ڕابردوودا لە خزمەت جەنابتاندا باسی ئەوەمان کرد کە ئەو هۆکارانەی خۆمان سەبەبین، هۆکارەکان بەدەست خۆمانن کە خۆمان ژیانی خۆمان تاڵ دەکەین و سوێری و تاڵی ژیان بە قورگی خۆماندا دەکەین. ئەو ڕووداوانەی ژیان ئەگەر لەلایەن خوای پەروەردگارەوە بن بە قەزا و قەدەر وەردەگیرێن و سوپاسی خۆیان لەسەر دەکرێ و ئینسان دڵی ئارام دەبێ. بە نمونەیەکی واقعی عەرزی جەنابتان کەم، ئەگەر تۆ ڕۆڵەکەت کوڕەکەت یان کچەکەت بێتە ماڵەوە دەم و لوتی خوێنی پێدا بێتە خوارەوە خوانەکە، پێش هەر شتێک دەپرسی کێ وای لێ کردی؟ ئەگەر بڵێت دایکم پاڵێکی پێوە نام و کەوتم و دەم و لوتم پڕ بە خوێن بوو، تۆش خێزانی خۆت دایکی منداڵەکەت باش دەناسی کە چەندە ئافرەتێکی میهرەبانە، لەسرە خۆیە، دڵسۆزە، خۆشەویستی مناڵەکانە، ئافرەتێکی هەڵەشە و تووڕە و عەسەبی و نەخۆش دەروون نەخۆش نییە، یەکسەر ئارام دەبیتەوە، ئەڵێ ڕۆڵی گیان هیچ نییە. مادام دایکت ئەو پاڵەی پێوە ناوی، دیارە لە شتێکی گەورەتر لای داوی، لەواتە بکەوتیان ناو ئاگرێکەوە، ناو ئاوێکەوە، ئەو لە پەرۆشیانە تۆی لاداوە، ئەو کەوتنەی دایکت بۆ تۆ ڕەحمەتە، یەکسەر دڵ ئارام دەبیتەوە. ئەگە مناڵەکە بڵێ خۆم کەوتوم، ئاگاداری دەکەیتەوە لە ڕۆڵە گیان، جارشکە بەرپێی خۆت ببینە ئەم جاڕاکە ئاگاداری خۆت بە، ئەوە دەستی خۆتی تێدایە. ئەگەر بڵێ مناڵی دراوسێکەمان وای لێکردم، یەکسەر تووڕە دەبی، هەڵدەچی، ئەگە وریای خۆت نەبی لەوە چێ کاردانەوەیەکی خراپت ببێ، پێ ناخۆشە کەسێکی تر ستەمی لێ کردووە. ڕووداوەکانی ژیانیش ئەگە خوای پەروەردگاری ئەرحەم الڕاحیمین دڵسۆزتر لە دایک و باوک بۆمان بەسەرمان بێنن، هەر شکرانەی دەوێ بە دڵنیاییەوە ئەو ناڕەحەتیەکی گەورەتری لەسەر لابردوین. ئەوە بۆ ئێمە خێرە. ئێمە گەیشتوینە بەشی دووەمی کە ئەو ناڕەحەتیانەی خۆمان بەسەر خۆمانی دێنین. بەڕاستی خۆشەویستان، لە سەردەم و زەمانێکین کەم کەس دەبینی جەستەی ساغ بێ، هەر یەکە بە نەخۆشیەکەوە بچووک یان گەورە لە سەریەشەوە بۆ سەرەتان خەڵک گرفتارە. خۆت نەخۆشنی، نەخۆشێک لە ماڵەکەتدایە، لە کەسوکارتدایە، لە هاوڕێ و ئازیزانتدایە، بڕۆ هیچی نەخۆشخانەکان بەرناکەون، سەیدەلیەکان بەرناکەون. ژیانی زۆرێک لە خەڵکی بەدەست هەژاری، بەدەست گرفتاری، بەدەست بارودۆخێکی ناهەمواری وڵاتەوە دەناڵێنێ. بەڵام ئەمانە خوای پەروەردگار بەسەر ئێمەی نەهێناوە، ئەوانە خۆمان سەبەبین. سێ کۆڵەکەی تەندروستی هەن کە تێک چوون جەستەت تێک دەچێ، یەکەمیان خەو، دووەمیان خواردن، سێیەمیان ناخ و دەروون، خەفەت خواردن. لە بواری خەوە خوای پەروەردگار یەکێک لە خەڵاتە هەرە گەورەکانی بۆ مرۆڤ خەوە کە ئینسان پشووی تێدا دەدا، کە خەوت تێک چوو، کەم خەو بووی یان زۆر خەو بووی، زۆر خەویش بەقەدەر کەم خەوی خراپە بۆ جەستە، تۆ نەخۆش دەکەوی، دەیخوا کاتی بۆ داناوی بۆ خەوت، بەڵام تۆ خۆل لە خۆتی تێک دەدەی. خوای پەروەردگار لقرآن پیروزا لسورة الفرقان آياتي 47 هذا فرمي وهو الذي جعل لكم الليل لباسا
والنوم سباتا وجعل النهار نشورا. الله سبحانه وتعالى ئەو زاتەیە کە جێڕاوێتی شەو بە پۆشاک و هەروەها خەوی کردووە بە مایەی حەسانەوە و دابڕان لە هەموو کارێک و ڕۆژی کردووە بە مایەی بڵاوبوونەوە و گەڕان بە دووی بژێوی ژیاندا. لەم ئاەتە کورتەی سوڕەتی ئەلفورقان ئاەتی 47 سێ سەرنجی گرنگ وەردەگرین. یەکەمیان خوا فەرمووی جعل لكم الليل لباسا. جعل لە قورئانە لە هەر شوێنێکە هات واتە تۆ دەتوانی گۆڕانکاری بەسەرا بێنی. خوا وای کردووە و دەستور و باوی خوا وایە شەوی کردووە بە پۆشاکێک داتان دەپۆشێ. چۆن ئینسان لە ناو جلوبەرگا داپۆشرا و ئەندامەکانی شاراونەوە، خوا دەفەرمێ شەو داتان دەپۆشێ. لە زمانی قەدیم ئەوانەی دوژمندار بوون یان ئەوانەی کەوا پێشمەرگە بوون باز دەکەن دەڵێ لەشکری دوژمن هەر ئەوەندە بگەیشتینە شەو ڕزگارمان دەبێ، شەو دامان دەپۆشێ لەبەر چاوی دوژمن بزرمان دەکا. ئینسان لە شەوە پارێزراوە. لە سەردەمی ئەمڕۆدا کە سەردەمی کرانەوەی کۆمەڵگای و خەڵک بە ئەندازەی ڕۆژ لە شەوی شابە دەرەوەیە، بەخوا پێویستە بە خۆمان دابچینەوە. با وشەی لیباسە بەچی وەرگرین؟ بەوەی شەو کۆمان کاتەوە. ئەمڕۆ خێزانەکان گرفتی گەورەیان ئەوەیە لێک دابڕاون. خۆشەویستانم، زۆربەی مشکلەی خێزان کوڕ لا ڕێدەبێ، کچ لا ڕێدەبێ، ژن سەرگەردان دەبێ، پیاو نازانە ماڵ مناڵی چیلات و هاوارێتی بەدەستیانەوە. بەخوا هۆکارەکەی ئەوەیە هەر یەکەمان لە ڕۆژە مەشغوڵین بەکارێکەوە، لە شەویشە بەس ئەوەیە هاتووینە ماڵەوە یان نایەینە ماڵەوە. گەنج هەیە یەکی شەو دەڕاتەوە ماڵەوە، خەدایک باوکی هەر نەبینیوە فەقیرە کە دەشتێتەوە شەکەتە کەوتۆ نازانێت چۆن دەخەوێ. بەیانی سەیەکەم پێڵاوەکان هێشتا لە پێدا یان گۆرەوەکانی دانەناوە لە ماندوێتیدا، یان هەمومان جاری وایە لە ژوورەکەین لە هۆڵێکین هەر یەکە موبایلێک و فەیسبوکێکی پێیە. خۆ بەخوا تا کاتی خەوتن بەلادادێن هەر یەکە لە ژووری خۆیان کەس قسەیەک ناکە یان هەر لە ئێوارەوە بەیەکەوە نین. جاران بۆ خەڵک دڵخۆش بوو، جاران بۆچی گرفتەکان کەم بوون؟ ئەگەر لە ڕۆژیشا مشکلەیەکمان هەبووە شەو بە دەوری یەکەوە کۆ دەبووینەوە قسە و باز دروست دەکرا، کوڕەکە لە چێ ناڕەحەت بۆ مشکلەی لەگەڵ چێ هەبووە، کچەکە بۆ دایکی باز دەکرد، دڵسۆزانە چارەسەر دەکرا. ئەمڕۆ شەو کۆمان ناکاتەوە، والليل لباسا نەماوە. شەو ئەو پۆشاکە نیە دامان پۆشێ. بۆیە چەند جوانە خێزان هەیە لە کوردستانە هەیە ئێوارە کە چوونەوە ماڵەوە موبایلەکانیان دادەخەن، مەگە یەکی خێزانی بمێنە لەبەر حاڵەتێکی کتوپڕ یەک جەرەز بمێنە لە ماڵە باشە، یەک تەلەفۆنێک دایکەکە یان باوکەکە هەمووی دەیکوژێنێتەوە، فەیسبوکەکانمان هەمووی دادەخەین. با ئەم شەوە 2 سعات بە دەوریەکەوە دانیشین، با تەلەڤیزۆنەکە بکوژێنینەوە، بزانین معاناتمان چییە، گرفتمان چییە، داواکاریمان چییە، با خۆشەویستی بۆ یەکتری دەربڕین، با بابەتێکی دینی و ئیمانی بۆ یەکتر باس بکەین و دڵەماندۆکانمان بحەسێنینەوە. بەڕێزان بەپێی ئامارەکان وەرگرن، ئاماری پۆلیس و ئاسایش و دادگا وەرگرن، زۆری کارەساتە دڵتەزیانەکان بەسەر مرۆڤادێن لە شەوادێ. واللهی ئیشی ضرور نەبێ خۆشەویستم شەو مەچۆ دەرەوە. ئێوارە کە هاتیەوە نوێژی عیشا لە مزگەوت کرد وەرەوە قاپیەکەت داخە لە ماڵی خۆتا دانیشە، واللهی لە زۆربەی بەڵام موسیبەت بە دوور دەبی. ئەوەندەی لە شەوە بەڵام موسیبەت ڕوو لە مرۆڤەکان دەکا بە جوزئێکی ئەوە بەپی ئامار لەبەردەستمایە لە ڕۆژە ڕووی نەداوە. بۆیە ئەگەر ئیشێکی ضرورن نییە، بۆ دەرس و دەورێک ناچی، بۆ کارێکی پێویست ناچی، سەردانێکی زۆر ضرورن نییە، شەو وەرەوە ماڵەکەی خۆت با وەکو پۆشاک حیا و حرمەتی ماڵ و منداڵت داپۆشرێ. ئێوارە دەرگاکە پێوەدا. خوا دەفەرمێ والنوم سباتا، خەومان کردووە بە مای دابڕان، یعنی قطعا للعمل ئەی للراحە، نووستن داد دەبڕێ لە هەموو ئیش و کارێک. تۆ پێویستیت بە پشودانە، نووستن نوێبوونەوەیە، خەوتن نوێبوونەوەیە، زیندووبوونەوەیە دوای مردن. بەڕاستی کە تۆ خەوتی مردووی جارشکە زیندوو دەبێەوە، گەشە دەکەیتەوە، دەحەسەیتەوە کە هەستای ئەگەر خەوێکی تێر و تەواوت کردبێت چەند ڕوود کراوەیە، چەند دڵت خۆشە، چەند بۆ سەرکارەکەت بە مرتاحی دەڕۆی. ئەگەر خەوی تەندروستن نەبوو بێ هەڵدەستی شەڕ لەگەڵ سێبەری خۆتا دەکەی. ئەگە بشتیە سەرکار دەوروبەرەکەت ئازار دەدەی، ئەگە بچیە فەرمانگەیەک ئەو کەسانی ڕوت تێدەکەن ناتوانانی بەڕوویەکی خۆشەوە پێشوازیان لێ بکەی. خوا لێ بەسەر نەهێناوین، ئێمە خۆمان خەوی خۆمانمان تێکداوە. خەو کاتێک تەندروستە کە تۆ بە مێشکێکی ئارامەوە بچێ سەر جێگای خەوتن. بەڵام ڕۆ خۆشەویستان ئێمە ئەمڕۆ لە ڕۆژە لە کارەکەمان واز دێنین، دوکانەکەت، کاسبیەکەت، مارکێتەکەت،
فەرمانگەکەت بەجێ دێڵی خوێندنەکەت بەجێ دێڵی دەچێەوە ماڵەوە وەختی خەوتنە بخەوی بەڵام بەخوا 100 خۆزگەت بە ڕۆژەکەکە بۆ لە ئێوارەوە بەدێت تەلەڤیزۆنەوە دانیشتووی لە سەعات 8ەوە کابرای هەزەلی بۆ دێتە سەر تەلەڤیزۆن ترش و خوێ بە هەواڵی دار و بەردا دەکا بۆی تۆزە پێ بکەنی و سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕاکێشێ یان فەیسبوک بکەوە یوتیوب بکەوە چی پێدەڵی کە من نیمە بۆ خۆت هەتا تەماشا دەکەی باسی چێ لەم کوردستانەدا وەرە کەلیمەیەکی خۆش بڵاو ناکرێتەوە خۆشتی زۆر جوان هەیە بەخوا ڕووداوی خۆشیش هەیە کوردستانیش پێشکەوتنیشی بەخۆیەوە بینیوە ئەمانە نە خەڵک سەیریان دەکا نەڕاگەیاندن بە زۆری باسییان دەکا بەسک و فۆکس دەخرێتە سەر ناشرینیەکان ئەوەی تۆ لەم ڕۆژانەدا لەم هەفتەیە بیستوتە چییە؟ قاچاقچێتی شەڕی دوو ئامۆزا ملشکاندنی یەکتر ژەهر خواردن چاڵ بۆ یەکتر هەڵکردن سیاسەتی درۆودە لەسا قاچاقچێتی سنوور نەوت ئاودیوکردن خواردنی پارەی میلەت 200 ملیارەکە چی لێ هات چێکی کوشت ئەوە باوچێک بەداخەوە بە نەزانی بە نەفامی بە نائیسلامی چووکچەکەی لەسەر شەرەف و ناموس بە بوختان کوشت ئەوە برایەک برا گەورەکەی خۆی کوشت ئەوە کوڕێک باوکی کوشت ئەوە باوچێک کوڕەکەی کوشت ئیتر تو ئەم دڵە چی لێ دێ ئەوە دۆلار زۆر بەرز بەوە بەرەو جێژن دەڕۆین هەرچی کاڵایە فڕی لە بازاڕەتەوە بۆ ناکردرێ ئەوە کرێخان و بەرز زیاتر بەرز بەوە دەست ناکەوێ واللهی وا لێ دێ 100 خۆزگەت بەکارەکەی ڕۆژکات چونکە ئێرە کەماندوو بوو جەستە ماندووبوونی هیچ نییە جەستە کەماندوو بوو مێشک ئارام بوو بە چەند سعاتێ خەو ئیسراحەت دەکەی بەڵام تۆ لە ڕۆژە بە جەستە ماندوو بووی باشتر بووی ئێستا لە شەوە مێشکیان پڕ کردووی وەختێ دەچیتە سەر جێگای خەوتن ڕووناکی لە دڵ و دەروونتان نەماوە هەل لەبیرت دێوەکو قەدیمیەکان ئاەتل کورسیەکە بخوێنی 33 سبحان الله والحمد لله والله أكبر بکەی چەند سڵاوەتێک لێدەی شاتمان بێنی هەر ئەوەش لەبیر چۆتەوە بۆیە بەیانی کە هەڵدەستی ئینجا ڕوو لە مامۆستای مزگەوت تەلەفۆن بۆ ئەم ڕاگەیاندن بکە مامۆستا وەڵڵی خەونێکم بینیوە خوا بەخێری بگێڕێ وەڵڵی براکەم خوشکەکەم ئەو خەونەی تۆ بە ئیبن سیرینی زمانیش تعبیر ناکرێ ئەوە خەون نییە ئەوەندە هەواڵی ناخۆشتان وستن بە گوێیان چووە ئیتر قیامەت لەبەر چاوت هەستاوە ئەوە خەون نییە ئەوە مێش کەماندووەکەتە بۆیە کە بەیانیش هەڵدەستی سەیرەکەی هەرماندووی بۆیە بە ماوەی چەند ساڵێک گەنجی و بە پیری دەردەکەوی هەموو لەشت نێو چاوانت چرچ و لۆج بۆ دەم و چاوت داپۆشراوە بە خەم ئەم ڕاگەیاندنانە دەمانکوژن خۆتی لێ پارێزە ئێوارە بیکوژێنەوە بەخوا ئەوانەی موالیدی هەفتاکانن جەنابتان ئەوەی شەستەکانن چیتان بەبیر دێ لە شەستەکانە کە گەیشتونە هەفتە 10 ساڵ بوون باسی هەرسێنانی شۆڕشی کوردی و باسی شۆڕشی هەستانەوە و باسی لادێتێکدان و باسی هاتنی بەعسی و ئەوانەمان موالیدی هەفتاکانین لە هەشتاکانە تەمەنمان 10 ساڵ بووە شەڕی عێراق و ئێران 8 ساڵ کوێ لێ درا و کوێ گیرا و تۆپ و تەیارە و ئەوانە ئەنفال کیمیاباران زیندە بە چاڵکردنی کورد ڕاگواستنی دێیەکان لە نەوەتەکانە تۆ لە هەشتادا لەدایک بووی تەمەنت 10 ساڵ بووە کە حکومەتی کوردی هاتۆتە سەرکار 30 ساڵە چ دەبیستی باسی گرانی نەبوونی بێکاری شەڕی ناوخۆ یەکتر ڕەتاندن دێگەڵا ئەتر تەپشی حەمەداغا هەموو علم و فەنی کورد بۆتە ئەوە کوێ گرت و کوێ ڕاو ناو سیویەکی ئاب نەزەم چەندی ئۆکتۆبەرە ئەتر هەموو خیانەت کورد فرۆشی کەرکووک فرۆشی چت بەبیر دێ یەک هەواڵی خۆشم پێ بڵێ بیست بێتت هەر هەمووی ناڕەحەتیە وەختی بە زەید بەخۆدا دێتەوە من تەمەنم کۆتایی پێ هات هەر خەریکیەوە بووین ملی یەکتر بشکێنین هەر خەریکیەوە بووین پەڕۆی یەکتر بردڕێنین هەر خەریکیەوە بووین وڵاتی خۆمان بەدەستی خۆمان کاولکەین هەر خەریکیەوە بووین دەستی دوژمن بێنینە سەر وڵاتی خۆمان ئەتر فەقیرە پیر دەبیت خۆشی نەبینیت بۆیە ئەگەر واز بێنی بگەڕێیتەوە خوا فەرمووی وەنەومە سوباتەن وەختی خەوتن هات ئێوارە هات جەستەت ماندووە بێڵە پشوو بدا چەند زیکرێکی خوا بکە ئاەتل کورسیەک بخوێنە شایەتمانێکی بەحەق بێنە بڵێ خوای خۆم تەسلیمی تۆ کرد بەخوا بەیانیش بە ئیزنی خوای پەروەردگار ڕۆژێکی خۆش چاوەڕێم دەکا گەشبین بە واز لەو هەموو هەواڵە ناڕەحەتانە بێنە وەڵڵا گوێت لە هەواڵ دەبێ کابرا حەدەبینی وەڵا فڵان کەسی ژەهر خواردوو کرا وا لێدە لە ماڵی براکەت و ئامۆزاکە ناوێندا ئامۆزا و بە حساب ئامۆزاکەی خۆی ژەهر خواردوو کردووە ئەوە چ وڵاتێکە ئەوە چ سیاسەتێکە چ حیزبەتیەکە ئەبێ ئەوانەی خوارەوە شتیاندا شۆڕ دەبێتەوە ڕۆڵەکانی من و تۆش بەیانی دەگرێتەوە هەمووی دابڕانە لە قورئانەکە خوا دەفەرمێ وەجعل النهار نشورا ڕۆژمان کردووە بە ماوەی بڵاو بوونەوە ئەم تعبیرە قورئانی چەند وردە نشورا بڵاو ببنەوە بۆچی بڵاو ببنەوە بۆ کار و کەسابەت بۆ بەدەستهێنانی بژێوی ژیان یعنی خوای پەروەردگار پێمان دەفەرمێشە لەو ستەمانی مرۆڤ لە خۆی دەکا ئەوەیە لە یەک شوێنا کۆ دەبێتەوە هەمووی لە یەک سەرچاوە داوای ژیان دەکا
ئێمە هەمومان حەزمان لە موچێ لە تەعیناتێکە بەڵام بەبێ دەوام ئەوە بەڵایەکە خۆت بەسەر خۆتی دێنی خوا فەرمووی نوشوڕا وشەی بڵاوبوونەوەی بەکارهێنا یعنی با کۆمەڵە خەڵک لە بناری شاخێکا خەریکی ئاژەڵداری بن بەوە بژێوی ژیانی خۆیان دابینکەن کۆمەڵێک لە پێدەشتەکاندا خەریکی کوشت و کاڵ بێ کۆمەڵک لە ناوەندی شارە خەریکی بازرگانی بێ کۆمەڵک بڕوا بۆ دەرەوەی وڵات تیجارەت کە شتی باش بە وڵاتەکەی بێنێ ئەگەر بڵاو بووینەوە سەر زەوی خوا بەشی هەمومان دەکا و وڵاتەکەمان ئاوەدان دەبێتەوە و مرۆڤێکی تێر و تەسەل و تەندروست دەبین بۆیە ئەم ئاەتە قورئانیە چارەسەری زۆرێک لە نەخۆشیەکانمان دەکا بەڵام پشتگوێمان خست خوا لێی بەسەر نەهێناین خۆمان هەر لە خەوەکەوە بەسەر خۆمان نەنداهێنا دووەمیان خواردن لە خواردنە هەل لە خەوەکەیە بەڕێزان ئێمە ستەم لە خۆمان دەکەین قورئانەکەی خۆمان هەموو بابەتەکانی شەرع بۆ دیاری کردوین زانایان دەڵێن لوتکەی گەشەکردنی ئینسان لەکایە لە کاتێکا چواری بەیانی بۆ 11 پێشنیوەڕۆ لە چواری بەیانی بۆ 11 پێشنیوەڕۆ جەستە ئەو پەڕی وزەی خۆی دەردەدا چاوەڕێ تۆ خواردنی باشی پێ ببەخشی و کاری پێ بکەیت یعنی لە نوێژی بەیانی بۆیە لە شەرعا دەفەرمێ هەستە بەو بەیانیە زۆر نوێژی بەیانی بکە و سنەتە ئینسان دوای نوێژی بەیانی نەخەوێتەوە دانیشە زیکر ئەولاد کاتان نوێژی شەشتەنگا و نان و چاپ خوا ئەو مەسافەیە جەستە هەموو دەرگاکانی کردوتەوە خواردنم پێشکەشکە ئیتر بڕە کارم پێ بکات تا 11 پێشنیوەڕۆ جەستە ئەو پەڕی چالاکە لە دوایدا فترەی ئێوارانی هەیە بۆ چالاک بوون لە چواری عەسر دەست پێ دەکات تا 8 شەو لە چواری عەسرەوە لە کاتی نوێژی عەسرەوە حتا 8 شەو دای نوێژی عیشا کاتی چالاکی جەستەیە ئەو پەڕی چالاکە بۆیە زانایانی ئێمە پێشینانی ئێمە باب و باپیرانمان لە مناڵیەوە فێریان دەکردین ئەیانگو قەت دوای نوێژی عەسر مەخەوە دوای نوێژی عەسر بۆ نوێژی عیشا هەر کەسێ بخەوێت ئەیانگو لەوانەیە شێت بێ هەست بە نامۆبوون دەکا هەست بە بێتاقەتی دەکەی هەست بە دابڕان دەکەی چونکە جەستە ئەو پەڕی چالاکە بەڵام تۆ خەوتووی دژایەتی لە ناوە خۆتا دروست دەکەی بۆیە تووشی چەندین بێتاقەتی و نەخۆشی دەرونی و جەستەیی دەبی لەو فترەیەدا بە ئاگا بە خۆی پەروەردگار لە سوورەتی ئەننووردا سێ کاتی پشوودانی بۆ داناوین من قبل صلاة الفجر وحين تضعون ثيابكم من الظهيرة ومن بعد صلاة العشاء لپێش نوێژی بەیانیدا لە کاتی نیوەڕواندا لە کاتی دوای نوێژی عیشادا خوا دەفەرمێت لەم سێ کاتەدا کاتی پشوودانە کاتی نیوەڕوانیشی دانا ئینسان ئەگە بۆی بکرێ پێش نیوەڕۆ بێ یان دوای نیوەڕۆ لە مستەلەحی شەرعیدا پێڵان قەیلولە واتە چاوگەرمکردن خەوە نووسکەیەک شتێکی زۆر باشە ئەوەتانێ ئەو شەرعی ئێمە بەڕێزان گەورە و بچووکی ژیانی تێدایە جاتخوا حیف نییە ئەو ئیسلامە دەستوری ژیان نەبێ حیف نییە ئەو ئیسلامە و ئەو قورئانە و ئەو حەدیثانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مای ئەوە نەبن دەستوری وڵاتەکەی لەسەر بنیادنرێ توخوا گوناح نییە ئەمە لابەی بڵێ شتی لەوە باشترم هەیە کەنیتەوە کە دەستن ناکەوێ خواردنمان کۆڵەکەی دووەمی تەندروستی باش و نەخۆش نەکەوتن خواردنە بەڵام خواردنەکانمان هەمووی ناتەندروستە بە دەرمان بەخێو کراوە لە بەیتی پلاسیکیدا تیشکی خۆری لێ نەدراوە هەموو هۆرمۆناتەکانی تێکچوون و هۆرمۆنی جەستەی تۆ شتێک دەدا یان خواردنی لە قوتوندراوە موادی حافیزەی تێدایە کە بەشێکی گەورەیە بۆ توشبوونی ئینسان بە سەرەتان ئەوانی لە قوتودا هەڵدەگیرێن یان خواردنی سوورەوە کراوە و فاسفوت و خواردنە خێراکان کە پێشتر باسم کردووە بەڵام جارانی ئێمە خەڵک بۆ نەخۆش نەدەبوو خوا خەڵکی نەخۆش ناکە دەستی خۆمانە جاران کابرا لە هاوینە بەروبوومێکی سروشتی بە تیشکی خۆر بە پەینێکی خۆماڵی جوان دەهاتە بەرهەم بەشی زستانیشی ژیرانە بە وشکردنەوە هەڵدەگرت تەماتەی وشک دەکردەوە بامێ وشک دەکردەوە میوەکانی هەندێک وشک دەکردەوە ترێکەی دەکرد بە مێوش پاک و پخت دوور لە مەوادی حافیزە نەنک و دایکەکانی ئێمە بیرتان دێ دۆشاوی تەماتەی نەدەکردە قوتۆی بیکڕێ خۆی دروستی دەکرد بە دەستی خۆی لە سەربان بە تیشکی خۆر ئاوەکەی دەڕۆی چتام و چێژ و لەزەتێکی هەبوو بزانە هیچ زیانی بە تەندروستی هەبوو نەخێر هەمووی لە زستانی شاوەکو هاوین ڤیتامیناتەکانی خۆی پارێزگاری لێ دەکرا ئەو ئاوەی کە دەیخۆیتەوە ئەو سەوزە و میوە بە ئاوی پاک ئاو نادرێ یان ئەو حیواناتانەی کەوا گۆشتەکانیان دەخۆین ئەو مریشکەی کە لە دەوازینا بەخێو دەکرێت ئەگەر خاوەنەکەی زۆر بە ویژدان نەبێ چی ڕۆنی پیس و مەوادی بەسەر چوە دەیدەنە ئەو مریشکە داماوە تۆش کە دەیخۆی پێی نەخۆش دەکەوی وەیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم أن رسول الله صلى الله عليه وسلم نهى عن أكل لحوم الجلالة
نەهی کردووە لەوەی ئینسان گۆشتی ئاژەڵی پیسخۆر بخوا. فەرموویەتی ئەگەر ئاژەڵێکتان بینی مەڕ بێ، بزن بێ، حوشتر بێ، مریشک بێ، باڵندەیەک بێ، حەشەرەیەکی پیس دوو لە ڕووتان فرێدرا بوو، ئەم چوو خواردی گۆشتەکەی مەخۆ، چەند ڕۆژێک چاوەڕێ بکە و خواردنی پاکی بدەیە تا جەستەی پاک دەبێتەوە، ئەگە خواردت تووشی نەخۆشیت دەکات. ئێستا لەو ئەوروپایە جەنابتان زۆرتان ڕەمە سەفەرتان کردێ لە بەریتانیا، لە وڵاتانی ئەوروپی ئەمریکی، مریشکێک کە لە دەواژن دەیکڕی سەر بڕدراوە لە دەواژن دەست بەجێ هاتووە هەرزانترە، پێ دەڵێ ئەم مریشکەویش ڕاستگۆشە لەگەڵ تاوەکو ئێرە فێڵیشت لێ ناکە، ئەڵێ ئەم مریشکە 10 ڕۆژە لە دەواژن دەرکراوە، خاوەنەکەی لە 10 تا بەخێوی کردووە، گەرمی سروشتی داوەتێ، جەستەی پاک بۆتەوە، ئەوە دوو قاتی گۆشتەکەی تر گرانە. تۆ کاتێک کە ئەمان دەخۆی تووشی نەخۆشی ناکە، پێت دەڵێ ئەگەر ئەمان بخۆی مەترسیە بۆ سەر جەستەت، مەترسیە بۆ سەر هۆرمۆناتەکانی جەستەت، مەترسیە بۆی کە هەموو ڤیتامیناتەکانی پێویستی جەستەت لەم خواردنەوە وەرناگری، لەم گۆشتەوە وەرناگری، بۆیە نەتامی هەیە و نەچێژی هەیە. ئەوە پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم ئەو زەمانە باسی ئەوەی کرد کە تۆ ئاژەڵێک، باڵندەیەک پیسخۆر بوو گۆشتەکەیت خوارد، نەهی لێکراوە لە شەرعا، تۆ خۆتن نەخۆش کرد، نەک خوای پەروەردگار نەخۆشت خا. کاتێ پەروەردگار نەخۆشی دادەنە دەرمانی بۆ داناوە، بۆ هەموو دەردێک دەرمانێک هەیە. بەڵام ئەمڕۆ دەرمانەکانی ئێمە لە کوردستانە بوونە دەردی لاشەمان. بەداخەوە خەڵکێکی ناپسپۆڕ بازرگانی دەرمانە. زۆرێک لەوانەی دەرمان بۆ کوردستان دێنن ئەو کەسانن کە پزیشکی دەرمانساز نین، یان کەسانێکی لەگەڵ ڕێزمدا بۆ ئەوانەی پاکن بێویژدانن، هەندێکیان بێویژدانن، کام دەرمانەی کوالیتی زۆر نزمە، زۆر هەرزانە لە دەرەوە و لێرە خێری زۆرە، ئەمە بۆ نەخۆشەکانی ئێمە دێنن. یان هەندێک لە دکتۆرەکان، هەندێکیان ناڵم هەمویان، هەندێک دکتۆریش هەیە بۆ ئەوەی سەفەرێکی ئەوروپای پێ بکرێ، مندوبێک دەچێ بۆ لای ئەڵە جەنابی دکتۆر ئەگەر ئەوەندە دەرمانم بۆ سەرف بکەی، سەفەرێکی ئەوروپا بە بەلەش لەلایەن ئێمەوە دەکرێت، ئیتر دەرمانەکە بە بەلەش بۆ من و بۆ تۆ دەنووسێ. یان دڵێن ئەم دەرمانە تاقی بکەوە بزانن چەند نەخۆش ئیستیفادەی لێ دەکا. بەداخەوە مرۆڤی ئەم سەردەمە بووەتە مشکی تاقیگا لەلایەن دکتۆرەکانەوە. دەرمان لەسەر من و تۆ تاقی دەکەنەوە، بزان دوای مانگێک چۆ بۆ لای دەرمانەکە کاریگەری هەبووە نە، ئەگەر هەیبوو دەنووسێتەوە بۆ شەریکەویش خەڵاتی دەکا. یعنی هەمووی لەسەر ئەم فەقیر و هەژارە، ئەم هەموو دەردەڕوو دەکات ئەم خەڵکە. خوا وای لێکردین، ڕەخنە لە کاری خوا ناگیرێ، ئەوە دەستی خۆمانە یان ناڕاستەوە خۆ کەسانێکی تر بەسەرمان دێنن، دەرمانەکەش دەکەن بە ژەهر و دەیکەنە لاشەمانەوە. خەم و خەفەت سێەم کۆڵەکەی تەندروستی مرۆڤ ناخودڵ و دەروونە. بەخوا بەس خوا بێخەمە بەڕێزان، کەس نییە بێخەم بێ لەم سەر زەوێدا، وا نەزانی بەس تۆ خەمباری، ڕەنگە خەمی هەندێک خەڵک گەورەتر بێ لە کەسێکی تر. بەڵام ئیسلامی ئێمە پێمان دەڵێ بۆ ئەوەی مرۆڤێکی تەندروست بی هەوڵ بدە خەفەتەکان بڕەوێنەوە، مایان خەناو دڵ و دەرونی خۆتەوە. بەڕێزان خەفەت ناخورێ، خەفەت دەتخوا، بەخوا خەفەت ناخورێ. بەڵام ئەوانەی خەفەت هەڵگرن و دەیهێڵنەوە لە ناخی خۆیاندا خەفەتەکە دەیان خوا، ئەوانە تووشی بۆ نمونە لەناو مێشکەوە دەدرێتە ڕیخۆڵەکان، نەخۆشی کۆڵۆن. تا ئێستا پزیشکەکانی جیهان نازانن کۆڵۆن بەهۆی چێوەیە، ئەنواع نەخۆشی کۆڵۆن هەیە. ئەو ڕیخۆڵە ئەستورەیە داوسێ، هەیە سکی داوسێ، هەیە ئازاری کتوپڕی پێدادێ، هەیە قەبز دەبێ، خواردنی پێ هەزم ناکرێ. هەمووی هۆکارەکەی دکتۆر نازانێت چیە، پێت دەڵێ بزانە قەلەقنی خەفەتبارنی فعلەن وایە. کاتێک خەفەتبار بووی ئەو خواردنەش دەیخۆی لە ناو سکتا دەبێتە ئازار، ئەبێتە نەخۆشی کۆڵۆن. ئیسلامی ئێمە پێت دەڵێ بۆ ئەوەی تەندروست بی وەرە لەم ڕێگانەوە خەفەتەکانت بکە دەرەوە. یەکەمیان ذیکری خوا بکە، ئەلا بذیکری الله تەطمئن القلوب. بەڕاستی بە ذیکری خوا دڵەکان ئارام دەبن. خەڵکانی پێش ئێمە 100 ساڵ 50 ساڵ پێش ئێستا خەڵک زۆر هەژارتر بوو، ماندووتر بوو، جەستەی شەکەتتر بوو، ماڵ و حاڵێکی ئەوتۆی نەبوو. بەڵام چی هەبوو؟ تەسبیحی پێ بوو، بەردەوام تەسبیحاتی دەکرد. کە دەچوە سەر جێگای خەوتن، ئێمە بەبیرمان دێ، جەنابەت بەبیرت دێ ئەوانەی بە ساڵاچۆون ئەم هەموو زیکر و ویردە جوانیان دەکرد، شایەتمانی بە حەقیان دێنا، ئایەتل کورسییان دەخوێن، زیکر و تەسبیحاتیان دەکرد، دەیگوت سوبحان الله، خوایە کاری تۆ هەمووی بەجێیە، تۆ دووری لەوەی کە هیچ کارێکت بێ حیکمەت بێ. دەیگوت الحەمدولله، لەگەڵ هەر الحەمدوللهەکە خۆشیەک بەدڵیا دەهات، دەیگوت الله ئەکبەر، خوایە ئەگەر خەمم هەبێت تۆ لە خەمەکەی من گەورەتری. خوایە ناڵم خەمم هەیە، دەڵم ئەی خەم خوایەکی گەورەتر لە تۆم هەیە، ئەم خەمەم لەسەر لا دەبا. ئێتە دڵی ئیسراحەتی دەکرد، بە زیکری خوا خەمەکانت بڕەوێنەوە. دووەمیان قسەی خۆش، نوکتەی خۆش، بەسەرهاتی خۆش. بەڵام ئاماندا نەنیشی بە خەڵک پێ بکەنی، نابێ خەڵک بکەی بە نوکتە. بەخوا ئەوەی بە خەڵک پێ بکەنێ
ڕۆژێک خەڵک پێی پێ دەکەنێتەوە دانیشتنەکانت نوکتەکانت قسە خۆشەکانت با لەسەر حیسابی کەسایەتی دیارەکان نەبێ زەمەنی قەدیم چەند قسەی خۆش لە کۆمەڵگادا هەبوو قسە خۆشەکان دەروونەکانی دەکردەوە مانگێک بە قسەیەک پێ دەکەنین زانای پایەبەرزی کورد دکتۆر مستەفا زەڵمی لە کتێبی کاروانی ژیانمدا لە لاپەڕە 169 دا دەڵا و کاتێک کەوا قوتابی بووم خوێندکاری زانستە شەرعیەکان بووم و فەقێ بووم لە بیارە لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیسە ئەڵێ مەدرسەکەی بیارە کۆلێجێک بوو زانکۆیەکی ئیسلامی بوو هەموو جۆرە زانستێکی تێدا دەخوێندرا تەواوی ئەو کۆلێجە ئیسلامیە لەوە گوندێکی وەکو بیارەدا دەتگوت شارە لە هەموو شاری دیوی ڕۆژهەڵات و باشووری کوردستان زانەکان داهاتن دەرسیان لێ دەخوێن هەموو مەسلەفی مامۆستا و هەموو خوێندکار و قوتابی زانستە ئیسلامیەکان لەسەر ئەرکی شێخ عەلادینی بیارە بۆ ڕەحمەتی خوای لێبێ ئەو کاتە نان زۆر بە قیمەت بووە گرانی بووە ئەڵێ نانەوایەک هەبوو بەردەوام تا 12 شەو ئیشی دەکرد هەرچی دەچوونانی وەردەگرت بە پێویستی خۆی لە کەسیان نەدەپرسی تۆ چی هەموو کەس تێری دەخوارد لەوێ لە کولانەیەکی بچووکەوە سۆفی حەمامینێک سەرپەرشتیاری نانەواکە بوو ئیشی ئەو بوو نامدا بە خەڵکەکان جا چێ بچوانانی خۆی وەردەگرت بە بەلاش هەمووی شێخی عەلادین ڕەحمەتی خوای لێبێ ئەو ئەرکەی دەکێشا جامەوەکو نوکتەیەکی خۆش دەژێڕێتەوە دکتۆر زەڵمی ئەڵێ یەکێک لەو کەسانەی کە نابینا بوو چاوی نەدەبینا خەریکی لەبەرکردنی قورئان بوو ئەو نابینانەی کە قورئان دەخوێنن زۆر بەجددی قورئان دەخوێنن زۆر تەجویدێکی عەجیب دەزانن ئەچێتە بەردەمی نانەواکە و لە کولانە بچووکەکەوە دەڵێ سۆفی حەمەئەمین داوا دەکەم کولێ ڕێیەکی بەتامم بدەیتێ هەژڵە مامۆستا جا بۆ خەڵک ناڵێ لە سۆفی کولێرەیەکم دەیە خۆ قورئان ناخوێنی ئەم تەجویدە ئەویش دەڵێ بەتەمایت تێکەش بەجددی دەڵێ بەتەمایت بۆ کولێ ڕێیەکی سەگ باب تەجوید و مەخرەجی خۆمت بۆ تێک بدەم ئەڵێ یەک مانگ خەڵک بۆ قسەی پێ دەکەین مامۆستاکتی تەجویدی خۆم بە کولێرەیەک تێک نادەم بۆی مەخرەجەکانم لێ تێک نەچێ خەڵک بەم شێوەیە دڵی دەکرایەوە لەو هەژارێدا بە یەک کولێرە نوکتەکەشی لەگەڵ باز دەکرد تۆش پەنابەرە بۆ نوکتەی خۆش وە قسەی خۆش خەمەکانت بڕەوێنەوە سێمیان سەردان و گەڕان و دیدەنی کەسێک کە تۆ دڵت پێی بکرێتەوە بەڵام لە بەرامبەرە ئەویش دڵی بە تۆ بکرێتەوە نابێت تۆ بچی بۆ لای کەسێک کە ئەو ناڕەحەت بێ بە میوانداریەکە چونکە ئامادەی میوانداری نەبێ خێزانی نەخۆش بێ منداڵەکانی سەعیان هەبێ میوانی تری هەبێ تەندروستی باش نەبێ ئەبێ ئەو کەسەی کە تۆ دەچی دڵی خۆتی لا خۆش دەکەی دڵنیابی 100% کە ئەویش بەو سەردانی تۆ خۆشحاڵە جاران خەڵک ئەگە خەمێکیشی هەبووایە دۆستێکی بەڕێزیە بۆ ئەم پیاوە بەڕێزە قەدیمیانە بە بیریان دێ دەچوو بۆ لای دۆستەکە یەک دوو شەو دەمایەوە کە دەهاتەوە ئەوەی خەم بێنەی دەما دڵ و دەرونی پاک دەبەوە چوارەمیان سینە پاکی و کینە و ڕق و ئەمانە لە دڵنەگرتن سینەت پاک بێ ئێستا بەرە جێژنانە جێژن یەکێ لە حیکمەتەکانی ئەوەیە چۆن لە ئێستاوە ماڵەکان پاک دەکرێنەوە گەسکی لێ دەدەیت دەیشۆی پاک و پوختی دەکەی ئەڵێ میوانێکی جێژن خزم و کەسوکار و دراوسەیە کات با ماڵەکان پاک بێ بەخوا زەرورترە گەسکێکیش بە دڵماندا بێنین تۆزێ ئەو کینە و ڕقانەی ناو دڵمان پاکەینەوە لە جەژنە ئەنا جەژن ئیعتیبارێکی نامێنێ هەموو ئەوانەی کین لە دڵن داخ لە دڵن ڕقی خۆیان دەخۆنەوە و قەت عەفو بەسەر زمان و دڵ و دەرونیاندانایە خواوای لێ نەکردوون کە تووشی نەخۆشی مێشک دەبن تووشی نەخۆشی دڵ دەبن تووشی نەخۆشی هەناوی دەبن دەی شەرعی خوا و دینەکەی خوا دەفەرمێت تۆزێ لێبوردە بە دڵ و دەرونت پاکە حەقی خۆت بدە بەدەست خوای پەروەردگارەوە بۆ قیامەت بۆت هەڵدەگرێ پێنجەم دوعاکردن پەنابەرە بۆ دوعاکردن پاڕانەوە لە خوا شەشەم خێر و چاکەکردن ئینسان دڵی هەر کەسێک خۆشکە خوا دڵت خۆش دەکا ئەگە خەمت هەبوو بە پێی توانە سەدەقەیەک بکە دەفعی ئەو خەمەیە لەسەرت هەر یەکێ لە حیکمەتی قوربانیش ئەوەیە بەڕاستی ئینسان مرۆڤەکە خۆی دڵخۆش دەبێ بەڵام قوربانیەکی تەندروست یعنی تۆ ئەگە حیوانەکە لە ماڵی خۆتا سەربڕی نابێ پێستەکەی و ڕیخۆڵەکەی بەری لە کۆڵانەکە فڕێدێ لە دەشتێکە ناو شارەکەشی پێ بۆ گەنکەی بی بە بیخەت سیارەکەتەوە لەو دەشت و شەح سەحرا و چۆڵە پێستەکە فڕێدەدەی ڕیخۆڵەکانی فڕێدەدەی دەیان ئاژەڵی چێوی و باڵندەی چێوی لێی سوودمەند دەبن و بە خۆیان دەیخۆن و تۆ ژینگەکە پیس ناکەی بۆ خۆی شی دەبێتەوە پس نابێت لە ناو شارە فڕێدەی نابێ بیکەیتە مەجاریەکەەوە مەجاری گەڕەکەکە بگرێمە قوربانیت کردووە ئەوە خوا خەمبارت دەکا قوربانیەکە تەندروست نەبوو یان مەزرعەیەکت هەیە بی بە دەرەوەی شار چەند خۆشە خێزانێک لە دەوری حیوانی قوربانی کۆ دەبنەوە ئەو گۆشتە دەخۆن بۆیە لە شەرعا دەفەرمێ بیکە بە سێ بەشەوە گۆشتەکەی بەشێکی بخۆ بەشێکی پاشەکەوت کە بە ڕۆژان و مانگەکەی دواتریش بەشێکیشی بەخشە بەو کەسانی لە دەوروبەرتن با دەوڵەمەندیش بن با هەژاریشی تێدا بێ
یان لە شەرعا دەفەرمێ ئەگەر ماڵک خۆیان هەژار بوون بەرخێکی 6 مانگ بەرەو ژووریان کڕی بۆ قوربانی واتە لە حیوانی سپیدا شەر نییە ساڵێکی تەواو کرد بێ 6 مانگ بەرەو ژوور بێ یان بەرگنەکەی بوو بێتە خوری و بەسەر پشتیا هات بێتە خوارەوە لە مەسەوی ئەبوو حەنیفەدا بۆ قوربانی دروستە ماڵەکە بۆ خۆیان فەقیر و هەژار بوون بە هەمویان ئەوەندە پارەیان کۆ کردبەوە دروستە هەر هەمووی بۆ خۆیان بخۆن و هیچی لێ نەبەخشن قوربانی ساڵەکان هەر قبوڵە یەکێ لەوانەی کە تۆ سەدەقە دەکەی و لە ماڵی خۆشتا دەیخۆی خەمەکانت لا دەبا قوربانیش لابەری خەمە بەڵە خۆشەویستان پشکنینێک بۆ خۆت بکە هەر کاتێ تووشی زەرەرێک بووی تووشی دڵناڕەحەتێک بووی بەخۆتا بچەوە یەکسەم مەڵە قەزا و قەدەر بوو خوا ئیرادەی وا بوو هیچی بەبێ ئیرادەی خوا ناکرێ بەڵام دەستی خۆمانی تێدایە خوای پەروەردگار لە سوورەتی ئەشوڕا ئاەتی 30 دەفەرمێ وما أصابتكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير وما أصابتكم من مصيبة ئەوەی کەوا بۆتان دێ لە ناڕەحەتی مصیبەتەکە دنیایی بێ وەکو تەندروستی تێکچێ هەژار بکەوی دڵ ناڕەحەت بی تووشی خەمۆشی بی یان مصیبەتەکە دینی بێ ئێمە وا دەزانین مصیبەت هەر دنیاییە بەخوا مصیبەتی دینی گەورەترە مصیبەتی دینی ئەوەیە جاران بەردەوام زیکرت دەکرد ئافرەتی وا هەیە ساڵانە چەند ختمی لا ئیلاهە ئیلا اللای دەکرد ڕۆژانە سڵاوەتی زۆری لێ دەدا ئێستا بەداخەوە شەوگار بە دیار ئەڵقەی تورکیەوە دادەنیشێ هەمووی لەبیر چۆتەوە جاران قەڵەم قورئانی بەکاردێنە ئێستا مەگەر ڕەمەزان بیکاتەوە وازی لە قورئان خوێندنەکە هێناوە ئەوە مصیبەتی دینیە مصیبەتی دینە ڕقل لە ئەهلی حەق بێ ڕقل لە ئەهلی ئیسلام خواز بێ ڕقل لە ئەهلی مزگەوت بێ پەنا بەخوا حەز بە سەرکەوتنیان نەکەی حەز بەرەو پێشبردنیان نەکەی ئەوە مصیبەت ڕووی کردووەتە دینەکەت ئەبێ خەلەلێک هەبێ کە تووشی ئەم بەڵایە بووی جاران حەزل لە نوێژی جەماعەت بوو ئێستا ئیهمالی دەکەوێت دڵت بۆی ناکوڵێ ئەبێ بە خۆتا بچیەوە ئەوە مصیبەتی دینیە فبما كسبت أيديكم خوا دەفەرمێ بە سەبەبی ڕەفتارەکانی خۆتانە پشکنینێک بۆ خۆت بکە بەخوا کاری خۆتە هاتۆتەوە ڕێگات ويعفو عن كثير خوا لەسەر هەموو گوناهێک دەست بەجێ نامانگرێ بەڵکو زۆر جار مۆڵەتمان دەدا بەڵکو بە خۆماندا بچینەوە جاریش هەیە خوا تۆی خۆش دەوێت تۆ پاکی هەر دەست بەجێ لە کاتی گوناهەکەدا یەخەت دەگرێ ئەفەرمێ جاریش کە هەڵەی وا دووبارە نەکەیتەوە کۆتایی وتارەکەم بەم بەسەراتە دێنم کە دکتۆر مستەفا زەڵمی لە کاروانی ژیانمدا لە لاپەڕەی 164دا باسی ئەزمونێکی خۆی دەکا پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی ئەڵە کاتێک کە 2 ساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان خەریکی خوێندن بووم و ئاگام لە دایک و باوکم و کەس و کارم نەمابوو 2 ساڵ نەهاتمەوە بۆ دەی زەڵم بۆ دەیەکەی خۆم وەلای کەس و کارم کە گەڕامەوە بە قەڵازەدا گەڕامەوە کە هاتمەوە 500 تمەنی ئەو کاتەم پێ بوو لە مەلای ڕەمەزانی و ئەوانە پەیدام کرد بوو خەڵک خێرێکی پێکرد بووین ئەڵە 500 تمەنی ئەو کاتەم پێ بوو پارەی ئێرانی کە لە عێراقیشا دەیخوارد واتە ساڵی 30ەکان باز دەکا ساڵتای چلەکان کە هاتمەوە لە قەڵازێ لۆریەک هەبوو سارە نەبوو پێی بێی لۆریەکەش تووتنی دەگواستەوە بە سلێمانی خاوەنەکەی وتی جێگام نییە کاکی فەقیر سەرکەوی لە پێشەوە بەڵکو ئەگە بچێ سەر بارە تووتنەکە لەوێ دانیشی کاتیش سارد و سەرما بوو ناچار بووم سەرکەوتم چونکە 2 ساڵ بوو سواری ئۆتۆمبیل نەبوو بووم بەس بە پێگەڕابووم خوێندن ئەو کاتە ئاوا خەڵک چێشی لە خوێندن وەردەگرت بەم ناڕەحەتێ وەری دەگرت بۆیە زانەی گەورەشی لێ دەردەچوو لەو کاتەدا دەڵێت کە هاتمەوە لەسەر باری تووتنەکە لە ناو تورەکەیەکی خامە سێوی سەردەشتی تێدا بوو سێوەکە لایەکی زەرد بوو لایەکی سوور بوو بۆنی زۆر خۆش بوو هەڵەم کرد بۆ یەکەم جار ئەو تاوانم کرد ماڵی حرامم خوارد تورەکەکەم کردەوە و سێوێکم خستە گیشفانمەوە تا سێوێکم دزی لە کابرا هاتمەوە وتم ئەو سێوە بۆ دایکم دەبەمەوە خۆشم نەم خوارد بەڵام دەشم زانی تاوانە ئەو کابرای پیاوەتی لەگەڵ کرد بووم بەڵام نەفز وای لێکردم ئەو سێوە بدزم بیبەمەوە بۆ دایکم بۆنەکەی و جوانەکەی سەرنجی ڕاکێشام ئەڵە کاتێکەوە هاتمە سلێمانی جووتێک پێڵاوی زۆر گران بەهام بۆ دایکم کڕی 2 ساڵە نەمبینی بوو سعاتێکشم لە قەڵازە کڕی ئەو شاری قەڵازێ میوان پەروەرە و خەڵکە بەڕێز و بە حورمەتە ئەڵە سعاتێکیان دانابوو بۆ مامۆستای مزگەوتیان هێنا من 2 شەو لە حوجرەی فەقێ مامەوە تا لۆریەکم دەستکەوت بمهێنێتەوە بۆ سلێمانی لەناو ئەو هەموو خەڵکە بەڕێز و بە حورمەت و میوان دۆستەی پشت دەردا سعاتێکیان هێنایە خزمەت ئیمای مزگەوتیان پیاوێک مردووە هەموو میراتەکەی ئەم سعاتەیە کەس پارەی ئەوەی پێ نییە ئەم سعاتە بکڕێ بەو هەموو شارە پارەی ئەو سعاتەیان نێبیکڕن لەناو ئەو خەڵکە بەڕێز و زانستخواز و دەست و دڵواڵایەدا
ئەڵێ من بە 150 من کڕیم ئەوەشم بۆ باوکم کڕی باوکیشم لێی وەڕز بوو دای بە مامێکم هێشتا سەعاتەکە کاری دەکرد ئەوەندە جوان و چاک بوو دیاریم کڕی بۆ خزمان شەو لە سلێمانی مامەوە بەیانی بگەڕێمەوە بۆ زەڵم و سارەیەکم دەستکەوێ لای دوکاندارێکی دۆستمان شتەکانم دانا بەیانی کە ڕۆیشتمەوە بڕۆمەوە بەرەو ماڵ تورەکەکەم وەرگرتەوە تەماشا دەکەم مشک شووە جا پێڵاو دڵست سێوەکەم خستە ناو پێڵاوەکانی دایکمەوە بۆی کەس نەیبینێ دایکم دوایی بۆ خۆی لە پێڵاوەکانە دەریبێنێ بەڵام مشک ئەو شەو بۆنی سێوەکەی کردبوو پڕاوپڕی سێوەکە چوو پێڵاوەکەی خواردبوو ڕێک پێڵاوەکانی دایکم کە ئەو هەموو پارەم پێدا بوو بە فیڕۆچوو یەکسەر بە ئاگا هاتمەوە وتم خوای پەروەردگار بۆ یەکەم جار لە ژیانمدا حرامم خوارد ناپاکیم لەو پیاوە کرد کە پیاوەتی لەگەڵ کردم سێوەکە هەموو باید دەفلس بوو بەڵام من 1 دینارم بە پێڵاوەکاندا بوو 100 قاتی خۆی زەرەدم لێکەوتەوە هەر لە هەمان شوێندا ئەگەر ئەو سێوە لەوێدا نەبوویایە مشکەکە کاری بە پێڵاوەکان نەدەبوو چەرمەکەی نەدا خوارد ئەو ئەزمونەی لە ژیانی خۆیدا باس کرد نووسیەوە لە کتێبەکەیدا خۆزگە ئێمە ژوا بووینایە ئەوە بە خۆماندا بچووینایەوە کە تووشی زەرەدێک بووی کە تووشی ناڕەحەتێک بووی یەکسەر نەڵێ قەزا و قەدەر بوو کوڕە خوا وای بەسەر هێنام پشکنینێک بۆ کارەکانی خۆت بکە خوا فەرمووی فبما كسبت أيديكم دستي خوتي تدايا بشك لدستي خوتي تدايا بخوتا بشوا أزمونيك جارشك هڵەی وا دووبارە مەکەوە ئەم بابەتەی کە خۆمان بەسەر خۆمانی دێنی نەک خوای پەروەردگار بابەتێکی گرنگە ئینشاءالله لە دوای جەژنی قوربانیشەوە لە خزمەتتاندا دەبین و ئەم بابەتە درێژە پێ دەدەین پێویستی خوای پەروەردگار بۆ ڕۆژی جەژنیش بۆ بەیانی جەژن ئینشاءالله چۆن هاتوون بۆ جومعە ئاوە بەشداریمان لەگەڵدا بکەنەوە بۆ ئەوەی بەیەکەوە جەژنێکی پڕخێر و بەرەکەتی قوربان بەڕێ بکەین و لە خزمەتی دابین یا ربی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی یا ربی خوای لە دینەکەت و لە قورئانەکەت باشتر حاڵیمان بکەی یا ئەرحەم الراحمین جەژنی قوربان بە خێر و خۆشی بێ بەرەو ڕوومان و بە جوانی بە خزمەتی بگەین یا ربی خوای هەموو ئەوانەی بە تەمای قوربانین کاریان بۆ ئاسان کەی قوربانیمان بەنسیب بکەی لە خێری قوربانی بێبەشمان نەکەی یا ئەرحەم الراحمین لەم بەرە جەژنانەدا دەرگایەکی ڕەحمەت لەم ئومەتی ئیسلامە و لەم خاچ کوردستان و خەڵکی کوردستانە بکەیتەوە یا ربی خوای دەرگایەکی ڕەحمەتمان لێ بکەیتەوە یا ربی خوای ئەوەی نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری خوای لەم بەرە جەژنانەدا هەر کەس نەخۆشە خوای دڵی خۆشکەی شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس دڵ بەخەمە خوای لەم بەرە جەژنانی قوربانەدا خوای لەم چەند ڕۆژەدا دڵی خۆشکەی هەر کەس گرفتارە خوای ڕزگاری کەی هەر کەس گیراوە بە ناحەق خوای دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە ئازادی کەی یا ربی خوای لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوورمان کەی لە هەموو خێر و خۆشیەک بەسەرمان ئابڕێژی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون